ئەو خاڵانەکە لەم دانیشتنا ئیشارەتی پێکراویان ئەو ڕێنمایانە یەکەمیان لەبەر سەلامەتی و پاراستنی گیانی هاوڵاتیان بڕیارماندا بە ڕاگررتنی پرسە و بۆ نەگشتیەکان تا کاتێکی نادیار. خاڵی دووهەم داوا لە هاوڵاتیان دەکەین تەوقە و دەست و مشتاق سەردانیکردن ڕابگرن و ئەنجامی نەدەن. خاڵی سێهەم کەسانی بە تەمەن و نەخۆش و منداڵ ئامادەی جومعە و جەماعەت نەبن، چونکە لە ڕووی شەرعیەوە ڕێگە پێدراون لەگەڵ ئەوانەی کە نیشانەکانی ئەو نەخۆشیان هەیەیان هەر نەخۆشی هەڵامەتی ئاساییان هەیە ئەکرێ ئەوانە لەبەر سەلامەتی و پاراستنی هەم خۆیان و خەڵکی تر ئەکرێت لە ڕووی شەرعیەوە ڕێگە پێدراون ئەتوانن ئامادە و حوزوریان نەبێت لە جومعە و جەماعەتەکانە. خاڵی چوارەم ئەوانەی لە 92ەوە گەڕاونەتەوە لە ئێران سەردانی کەرەنتینەکان بکەن لە ڕووی شەرعیەوە دروست و گوناهبارن ئەگەر نەڕن خۆیان نەدەن لەو شوێن هەنان نەمێننەوە. ئەو کارەش بوو ئەوە ئەکرێت تاکو بشکنیان بۆ بکرێەوە دڵنیایی ببین لە سەلامەتیان هەم بۆ خۆیان ئیسفادەی ئینشاءڵڵا هەم بۆ چواردەوریشان ئەو کارە ئیسفادەی ئومێدەکەی ئینشاءڵڵا ئەوانەی کە گەڕاونەتەوە هاوکاری وحدە ئیدارەکان بنوە لەو شوێن و لەو جێگانە وەکو میوان ئەمێنەوە و بشکنینیان بۆ ئەکرێ ئینشاءڵڵا تاکو ئێستا هیچ ڕووداوێکی نەخوازراو یا هیچ شتێکی نەخوازراو نییە لە پارێز هیچ حاڵەتێکی نەخوازراو لە هەڵەبجە نیە ئومێدەکەین ئینشاءڵڵا تا کاتەکانیشیان تەواوەکەن بەو شێوازە بێن. خاڵی پێنجەم داوا لەسەر جەم هاوڵاتیان دەکەین سەردانی نەخۆشخانە و کەرەنتینەکان نەکەن. ئەمە خەڵکی کۆمەڵایەتیە تەکلیفی زۆر دەکرێ سەردانی و شۆنانە زۆر دەکرێ ئەوەیش زەرەر و زیانی هەم بۆ خۆمان هەیە هەم بۆ ئەوانەکەەوە ئەوەتانێن لەوێ بۆیە ڕەچاوکردن و هاوکاریکردنی ئەو کەرتی تەندروستی کارێکە کە هەمومان سوودی لێبین و ئیسفادی لەکەن و ئومێدەکەین خەڵکی سەردانی ئەو شوێنە ئەو جێگانە نەکەن.